جبجكرنا ماده سه تایبەتیجی برگای کش ماده دستور عراق دیو کریا عراق بتا یک شولاتن پاشکفتید بواره تایبەتیجی پاراستنا ما فی جنان و زارو کانم گشتیجی ندانا دسته برا کمالاتی از دیال خاطو تافگه عمر کاندیدا جماره نه یا لیست 275 یا پارتی البازنه سلیمانی از به مجاره بحث کم کاده چجالیه وانا و بتکرن جوی کو اف ماده بتا جبجکرن تافگه خان گلک سپاس کو هین گل بدانه حال دست بکی ایدی روش هند خرابه مروف نزانش کیری دست بکت لیب تایبەتیجی بحثا ندانا ما فی آفرت آبکم 58% تایبەتیجی رژیاتون دو تیجیه بویه هندی چه بکن روش برف باشتر و چه تب جبجکرنا اوی ماده دستوری سی هو برگوه که تایبەتیجی شوی ماده بله سرتا زۆر سپاس ئێمە تێبینیمان کردووە کە ئەو مادانەی کە لەناو دەستوری عراقی هەمیشەیی هاتووە سەبارەت بە پاراستنی مافەکانی ئافرەت بەداخەوە ئەم مادانە وەکو خۆی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە چ لە ڕووی دەرکردنی یاساکان و چ لە ڕووی هەموارکردنەوەی ئەو یاسایانی کە پێویستە و تەئکید و ناوەڕۆکەکەی تەئکید لەسەر پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی ئەکاتەوە بە تایبەتیش ئەو یاسایانی کە پەیوەستە بە مافەکانی ئافرەت و هەروە پاراستی مافەکانی منداڵان بۆیە دەبینین لە دوای دەرکردنی دەستوری عراقی هەمیشەیی لە ساڵی 2005 بەڕاستی عراق بە ئاراستێکی خراپ هەنگاوینا بەرەو پاراستنی ئەم ئاسایشە کۆمەڵایەتیە بەوەی تەوەکوی ئێستا ئەو یاسایانی کە لە ساڵی 1969 بە تایبەتیش یاسای سزادانی عراقی کە ئەم یاسایە لە کاتێکدا دەرچووە کۆمەڵێک بابەت و ئەحکامی تێدایە کە ئێستا پێویستیان بە گۆڕانکاری هەیە زۆربەی زۆری ئەم مادانەی کە لەناو ئەو یاسایە هەیە بۆتە هۆی ئەوەی کە هۆکاری توندوتیژی بەرامبەر بە خێزان و بە تایبەتی ئافرەتان و منداڵان ڕوو لە هەڵکشان بکە و جگە لەوەش نەبوونی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئەمەش هێکێکە لەو گرفتیانە لەو بۆشایە یاسایانەی کە عێراق تا ئێستا هەوڵی نەداوە بۆ ئەوەی کە ئەوان بتوانن خاوەنی یاسایەک بن بۆ پاراستنی ئەندامانی خێزان و ئافرەتان و منداڵان بە شێوەیەکی تایبەت و هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی ئەمەش یاسایەکە کە بەڕاستی ڕەهەندی زۆر جیاوازی تێدا و خوێندەوەی زۆر جیاوازی بۆ ئەکرێ و ئەم یاسایە هەم لەلایەکەوە پێچەوانەی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤە و پێچەوانەی زۆربەی زۆری ئەو ڕێکەوتنامانەیە کە دەوڵەتی عێراق پابند بە پێوەی وەکو ڕێکەوتنامەی سیدا و هەروەها ڕێکەوتنامەی مافەکانی منداڵ ئەو یاسایانەی ترکە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤە کە یاسای ژمارە 28 ساڵی 2012 ئەم یاسایش تا ئێستا وەکو پێویست نەچۆتە بواری جێبەجێکردن و کۆمەڵێک گرفت و یاسایی ترکەواتە عێراق هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی سیستیماتیک نەیتوانیوە کە سەنەدی قانونی و سەنەدی یاسایی دابنێ بۆ پاراستنی مافەکانی ئافرەت و مافەکانی منداڵ لە ناو کۆمەڵگەی عێراقیدا ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکان و هەروەها هەموارکردنەوەی ئەو یاسایانەی کە پێویستە کە لە ساڵانی 60ەکان یاخود لە 70ەکان یان 80ەکان دەرچووە ئەم یاسایانە سەرجەمیان پێویستیان بە هەموارکردنەوەی چونکە ئەمانە بوونەتە پاڵپشتێکی یاسایی بۆ ئەنجامدەرانی ئەو کەسانەی کە تاوان ئەنجام ئەدەن دەرحەق بە ژنان و بە منداڵان بەداخەوە تاوەکو ئێستا ئەم یاسایانەش وەکو خۆی ماوەتەوە لە دادگاکانی عێراق کاری پێ ئەکرێ باشە یعنی دەرەخستنا یاسان بەر و واژی مادەیە دەستوری بخۆ ئەو شێکش پرزگرێکن مازنە تایبەتیش هەند یاساتی نەدەرەخستن بۆ نمونە هەموارە یاسا بارەکەسیا 2025 جی ئیدی پرزگرێکن مازم سەر هەبینە هۆسا دیاربی هەند کەس مەزهبەکە دیار کردی بۆ حەزن خوێن کەسوکی تایبەتیژی حتا ئین جنسیژی وەکرن حتا شودانا زاروکان بکنە یاسا تەمەنێکی بچیک دا دێ چاوا کار بێتەکردن یاسا نەئینە دەرخستن حەزین کەسوکی یەن تاک یەن مەزهبەکی تایبەتیژی بکەیفاخۆ ji bo ku ew deste bête dîrxistin hîn de çi karekî bikin بەڵێ خۆی هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بە تایبەتیش لەلایەن فراکسیۆنێکی دیاریکراو لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرلەبەری هەموارکردنەوەی ئەم یاسایە بۆ ڕازیکردنی دەوڵەتانی ئیقلیمی بوو چونکە ئەو مەسەبانەی کە لەناو یاساکەدا هاتووە ئەو بڕگە و مادە و ئەحکامانی کە لەناو یاساکەدا هاتووە بەڕاستی ئەبینین تەواو پێچەوانەی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤە و ڕێکەوتنامەی سیدا و هەروە ڕێکەوتنامەی مافەکانی منداڵ چجای ئەوەی کە پێچەوانەی مادە دەستوریەکانە بەڕاستی چونکە ئێمە لە مادەی 29 لە دەستوری عێراقی هەمیشەیی باس لەوە ئەکا کە ئێمە بتوانین کە پاراستنی خێزان لە ئەستۆی حکومەتی
عراقی اتحادی بێ بەڵام بەداخەوە ئەم یاسایە پەنای بۆ کۆمەڵێک بڕگە و مادە و یاسا بردووە کە پێچەوانەی تەنانەت یاسا کاتپێکراوەکانی تریشە لە عێراقدا چونکە یەکێک لەو گرفتە یاسایە یاخود یەکێک لەو گرفتە دەستوریانەش تەنانەت کە ڕوبەڕووی ئەم یاسایە بۆتەوە جیاکردنەوەی دەسەڵاتەکانە چونکە ئەم یاسایە هاتووە هەمواری ئەم یاسایە هاتووە کە دەسەڵاتی یاسادانانی داوە بە دوو دەستگا و دوو دامەزراوەی دەسەڵاتی جێبەجێکردن کە دیوانی وەقفی سونی دیوانی وەقفی شیعیە لە کاتێکدا ئەم دوو دیوانەی مکلف کردووە بە دەرکردنی بدەوەنەی ئەحکام کە ئەمە خۆی لە خۆیدا قووەی قانونی هەیە قووەیەکی ئیلزامی هەیە بۆ جێبەجێکردن کە پێویستە ئەمە لەلایەن دەسەڵاتی یاسادانانەوە دەربکرێت کە ئەمەش پێچەوانەی مەبدەئی جیاکردنەوەی دەسەڵاتەکانە کە لە دەستوری عراقی هەمیشەیی داباسی لێوەکراوە جگە لەوەش بەڕاستی هاوسەرگیری پێشوەخت بەشودانی منداڵ و هاوسەرگیری منداڵان ئەمەش تەواو پێچەوانی ڕێکەوتنامەی مافەکانی منداڵەوە لە دەستوری عراقی هەمیشەیش ئاماژەی پێکراوە کە ئەبێ مافەکانی منداڵ بە هەموو شێوازە کاتپێکراوەکان بپارێزێت و حکومەتی عراقی مکلف کردووە بۆ ئەوەی کە یاسایەکە بێ بۆ پاراستی مافەکانی منداڵ بەداخەوە ئەم بڕگەیەش پێشێر کراوە چ جای ئەوەی کە ئێمە ئەزانین مەبدەئی عام لە دەرکردنی یاساکان ئەم یاسایە ئەبێ عام و شامل بێ یان یاسایەکی گشتگیر بێ و یاسایەک بێ هەمووان بگرێتەوە بەبێ جیاوازی بەڵام ئەبینین لکە لە بڕگە و مادەکانی ئەم یاسایە کۆمەڵێک بابەت هاتووە کە بۆ مەسەبێکی دیاریکراو یان بۆ لایەنێکی دیاریکراو بۆ فئەیەکی دیاریکراو لەناو کۆمەڵگەی عراقیدا دەرکراوە کە ئەمەش پێچەوانەی ئەو قاعدە عامەیە کە یاساکان و دەرکردنی یاساکان ئەبێ عام و شامل بێ بەداخەوە یاسادانانی عێراق ئەم مەبدەئەشیان پێشێل کردووە کە دیسان لەناو دەستوری عراقی هەمیشەیی جەختی لێکراوەتەوە و لە مادەی چواردەی دەستور باس لەوە ئەکە کە عراقیەکان یەکسانن لە بەردەم یاساکاندا لە کاتێکدا هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی بە شێوازێکە کە تەواو پیاوسالاری پێوە دیارەوە بۆتە هۆی پێشەلکارێکی زەقی مافەکانی ئافرەت لەوەی کە ئیرادە و ئیدراکی نەبێ بۆ ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری چ جای ئەوەی کە ئێمە باسی حەزانە بکەین کە بەڕاستی وەرگرتنەوەی مافی بەخێوکردنی منداڵ لە دایکەوە بۆ باوک ئەمە تەواو پێچەوانەی ئەو مافانەیە کە ئافرەت پێویستە هەیبێ لە با بڵێن بەڕێوەبردننی کاروباری خێزانەکەی و هەروە بەخێوکردنی منداڵدا کە ئەمە پێشتر لە یاساکە گرێدای ئەوی بابەتی حەزانەیان ژێر خوگرتنەوە زارۆکانیژی حتا پاراستنەوە ژنێب خوژی وەکی دەما تووشی تونند و تیژیا بێت گەلە جاراژی حکمێ هزرا عشایری ناو عێراقی دەوات کن پرزگرێکی تووسە هەوڵتی تەدان پڕێکا عشیرەتە بێنە چۆرە سەرکردن نەپڕێکا دادگای نەپڕێکا یاسا نەپڕێکا دەستوری هندێ چ بکەن تەمامی ئەف بابەتە بێتە ژێک جوداکردن یعنی عشیرەت بێتە جوداکردن شوویەکی تەداخلی بابەتێن هووسا بکرد وێ پڕێکا یاسای تایبەتیژی مافێ زاروکان مافێ ژنێ حتا تووشی هەر پرزگرێکێکی بێت ئیدی بێتە دان مافێ نەپڕێکا عشایریە دماهیکە پرزگرێک ماستر لێتێت نەب چارەسەر بەڵێ خۆی بەڕاستی ئێمە سەری ناوەڕۆکی هەمواری یاسای باری کەسێتی بکەینەوە دەسەڵاتی لە دەسەڵاتی دادوەری و هەروەها لە دادوەر وەرگرتوتەوە داوێتی بە مەرجەعێکی دینی کە ئەمە بەڕاستی خۆی لە خۆیدا گەڕانەوەیە بۆ مەسهەبگەرایی و تایفەگەرایی لەناو کۆمەڵگەی عراقیدا کە ئەمە پێشەرکاری یاساکانەوە پێشەرکاری دەستوریەکانە کەواتە ئێمە بە ئەبێ بە هەموو شێوێک بتوانین ڕێگری لە جێبەجێکردنی ئەم یاسایە بکەین چونکە وەکو ئاماژەم پێکرد بەڕاستی پێشەرکاری تەواو مادەکانی دەستوری عراقی هەمیشەیە کە لە ئێستادا وەکو سەنەدێک کاری پێئەکرێت لەناو دامەزراوەکانی دەوڵەتی عراقی ئیتیحادی هەروەها پێچەوانەی ئەو یاسایانەشەکە با بڵێن لە ئێستادا وەکو یاسایەکی نیشتیمانی لە دەوڵەتی عراقی ئیتیحادی کاری پێئەکرێ دەسەڵاتدان بە مەرجەعی دینی وەگەڕانەوە بۆ دیوانی وەقفی سونی و دیوانی وەقفی شیعی بەڕاستی و وەرگرتنەوەی دەسەڵات لە دادوەر و دامەزراوە دادگایەکان و دادوەریەکان بەڕاستی ئەمە وای کردووە کە ئەم یاسایە ئەتوانین بڵێن لە تەواوی مادە و ئەحکامەکانی پێچەوانەی دەستور و پێچەوانەی یاساکار پێکراوەکانی ترەکەواتە گرنگە بە هەموو شێوازێک ڕێگری لەم یاسایە بکرێت و جێبەجێکردنی ئەم یاسایە بکرێت چونکە ئەومان بیدەچێت کە ساڵی پار لەلایەن ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکانەوە نزیکەی 60 ڕاستباردە بەتایبەت لەسەر دۆخی ئافرەتان و منداڵان هاتووە لە وڵاتی عێراقدا کە پێشەرکاری دەرحەق مافەکانیان ئەکرێ و عێراق نەیتوانیوە وەکو پێویست وەکو ئەوەی کە لە دەستوردا هاتووە وەکو ئەوەی کە لە یاساکاندا هاتووە بتوانێت ئافرەتان و منداڵان بپارێزێ
بە هەموارکردنەوەی یاساکان بە دەرکردنی یاسایی پێویست و وەپڕکردنەوەی ئەو بۆشایی یاسایانەی کە پێویستە تا ئێستا کاری لەسەر بکرا و لە دەستور ئاماژەی پێکراوە چجای ئەوەی کە ئێمە تا ئێستا یاسایەکی تایبەتمان لێ بە پاراستنی مافەکانی منداڵ لە عێراقدا و پەرتەوازەبوونی دۆسیەی منداڵ بە سەر کۆمەڵێک دامەزراوەدا و هەروەها نەهێشتنی وەزارەتی ئافرەتان لە ناو دەوڵەتی عێراقی ئیتیحادی ئەمەش هەیەکێکی ترە لە گرفتەکان کەواتە ئێمە ئەگەر تەماشایەکی دۆخی دەوڵەتی عێراقی ئیتیحادی بکەین لە ڕووی پاراستنی پێکاتە کۆمەڵایەتەکان بەڕاستی دەبینین هەم لە ڕووی یاسایی عێراق گەڕاوەتە دواوە هەم لە ڕووی دامەزراوی چونکە بە هەڵوەشاندنەوەی ئەو وەزارەتانە ئەو دەستە پەیوەستدارانەی کە تایبەتە بە پاراستنی ئافرەتان و منداڵ بەڕاستی ئەمە هەنگاونان بەرەو دواوەیە و پێشەلکارێکی لە دەستوردا هاتەوە بابەتی گرێدایی جێبجێکردنەوە یاسایên تایبەت مافê zarokab mafê jine parastina wan heta digehte taybetî jî nehêlana bêkariyê betalê û parastina kesên bi temen û nexû jî yani mebesta min pêdana zaman îjtîmaî bi wana destebera komelatî pêtivî بودجەکە تایبەت هەیە پارەدارکردنەوە دوێت gelek تایبەت بێت yani zebelah bit ji bo ku hemîd parastî mit navavê ya safê destûrî da lê dîsa babetê gendaliyê fesadê wekiriye ew parê tê te terxwankirin tê te diyarkirin neyê xerckirin renga heta ji derve jî taybetî ji aliya rêxirawan ve pare bû van babeta bête dan lê diyar namînin yani ya ji taybet û girêdayî vî babetî nehêlana gendaliyê ye hîndê çi bikin ew gendaliye jî nemînin خۆی بەتەکید یعنی تەرخانکردنی بودجەیەکی تایبەت لە سیاسەتی مالیەی عامە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و بۆ پاراستنی بە ساڵاتچوان بۆ پاراستنی منداڵان ئەمە کە لە ناو یاسای بودجێ عێراق ئاماژەی پێکراوە بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرێتەوەکو ئێستا ئێمە ئەم سندوقانە بەڕاستی وەکو پێویستکارانی بەهۆی ئەو بوونی گەندەڵێکی زۆر لە ناو سەرجەم دەسەڵاتەکانی حکوومەتی عێراقی ئیتیحادی و تا ئێستا چجای ئەوەی کە گەندەڵەکەی بەڵام لێ پیچینەوەی تەواویش لەلایەن دەسەڵاتی یاسادانانەوە نییە چونکە مەهام و ئەرکی دەسەڵاتی یاسادانان و یاسادانەر ئەوەیە کە بەداداچوون بۆ جێبەجێکردنی یاساکان بکە بەڵام ئەم یاسانەتەوەکو ئێستا وەکو پێویست نەشتە بواری جێبەجێکردنەوە دەستەی نەزاها ئەو ئەرکانی یاخود ئەو ڕێکارانەی کە گرتوێتە بەر بەڕاستی ڕاستە ئەوان دۆستەکان پێشکەش بە دادگا ئەکەن بەڵام تاوەکو ئێستا لێپرسراوانی عێراق نەچوونەتە بەردەم دادگا و بە سزای یاسایی خۆیان نەگەیشتون کەواتە نەهێشتنی گەندەڵی ئەمەش جۆرێکە کە پەیوەستە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئاسایشێکی کۆمەڵایەتی تەواو بهێنینە ئاراوە بەڵام بەداخەوە لەم ڕوانەوە عێراق هەمووی لاوازە چونکە ئەوەشمان بیر نەچێت لە ڕاستپادە نێودەوڵەتەکان کۆمەڵێک خاڵ هاتووە کە باسی لە بوونی گەندەڵی لە دامەزراوەکانی عێراقی ئیتیحادی ئەکا کە پێویستە عێراق پلانی تۆکمە و یاسای نیشتیمانی تۆکمە دابنێ بۆ ڕێگریکردن لە بوونی گەندەڵی و هەروەها بە سزاگەیاندنی تاوانباران بەوانەی کە هەستاون بە ئەنجامدانی گەندەڵی کەواتە نەبوونی مالیەی تاو یاخود میزانەی تەواو بۆ بەرەنگاربوونەوەی حاڵەتەکانی توندوتیژی خێزانی و پاراستنی خێزان و تاکەکانی کۆمەلگا ئەمە هەیەکێکی ترە لەو گرفتانەی کە پێویستە زۆر بەجددی کاری لەسەر بکرێ و بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانە بگیرێتە بەر کە ڕێگری لە نێشتنی گەندەڵی ئەکەن. خاطو تافگا عمر کاندیدا ژمارە 9 یا لیستا 275 یا پارتیە گرێدای بازنەوە سلێمانی پایکە ڕاستە خۆش سلێمانی گەلمەدەبوون گەلک سپاس بوو.